بەڵە بەڕێزان لە تەوەریەکەم گفتوگۆکەین لەسەر بابەتی بیرکردنەوەی ئەرێنی کاریگەریەکانی لەسەر ژیانی ئێمە چۆن بتوانین لەناو کۆمەڵگاوە لەسەر کارەکەمان بە جۆرێک بیرکەینەوە کە چواردەوەرەکەمان ڕازی بن و حەز بە بینینی ئێمە بکەنەوە کاریگەری دروست بکات لەسەر ژیانی ڕۆژانەمان. دکتۆر هێمن حەسەن ڕایەنەری گەشەپێدانی دامەزراوی لەگەڵمانە زۆر بەخێر ببیانی باش. گەر بەگشتی باسی ئەم بابەتەمان بۆ بکە، ینی بیرکردنەوەی ئەرێنی چییە لە ڕۆژانستێکەوە، چی لەسەر وتراوە، باوە داخلی گفتوگۆکەمان بین. بەناوی خۆی گەورە گفتوگۆی ئەمڕۆمان لەسەر بیرکردنەوەی ئەرێنیە. بیرکردنەوەی ئەرێنی چییە؟ ئێمە کاتێکە لە ژیانی ڕۆژانەمانە لە ڕێگەی 5 هەستەکەمانەوە هەر بەرکەوتنێکمان بە ژینگەی کار و دەوروبەرمان ئەبێت کاردانەوەمان هەیە. ئەم بەرکەوتنانی کە هەمانە لە ڕێگەی 5 هەستەکەمانەوەیە، یاخود هەستی شەشم کە پێوترێ حاسی شەشم لای زۆر کەس. هەر یەکێ لەم هەستانە پەیامێکە نێرێ بۆ مێشک شتیکردنەوەی بۆکە. گرنگ نییە دیوی دۆمی پەیامەکە چییە، گرنگ نییە پەیامەکە ڕاستیان درۆ، مێشک لەسەر ئەساسی ئەوە بڕیارەدا. بۆی بینەران لێمان تێبگەن لە لادەیەکە پاسەوانی لادێکە پیاوێکی پیری بەتەمەنە بێت. هەموو ئێوارێکەڵێ خەڵکی لادێکە بخەون، هەموو شتێک باشە، خەمتان نەبێت. خەڵکی لادێکەش بە ئارامی ئەخەون. چەند ساڵێ ئەمە ڕوا دوای سەیرەکەن ئەمما مەحاجە پیرێکە پاسەوانی ئەم لادێیە بینایی چاوەکانی هێندە کزە ئەگەر لە شەوە دزێک بە چرایەکەوە بێ ئەو نایبینێت. بەڵام مێشکی ئێمە کە وتوێتی هەموو شتێک باشە لەسەرەوە ساسەوا تێگا هەموو شتێک باشە و پرۆگرامی خۆیەکە. واتە چی؟ واتە پۆزیتیڤ تینکینگ یان بیرکردنەوەی ئەرێنی، ماینسەتی ئەرێنی ئەیە بە ئێمە لە دوورمەودایە. دوورمەودایانی چەندێک 3 هەفتە بەرەو ژوور. کاتێکە ئێمە ئەرێنیە بین، کاریگەریە بێت لەسەر بەرهەممان، کاریگەریە بێت لەسەر مامەڵەمان لەگەڵ کەسانی ترا، کاریگەریە بێت لەسەر کاردانەوەمان لەگەڵ کەسانی ترا لە ماڵ یان ژینگەی کاردا. باشە. دکتۆر لە کورداواری خۆماندا و لە جیهانیش ئەو قسەیە دەکرێتەوە کە دەڵێن بەڕوو ژیاندا پێ بکەنە ژیان بەڕوودا پێ دەکەنێت. ئایا بیرکردنەوەی ئەرێنی وا کات کە ئاماجەکانت بێنێتە دیە تەنها دەرونی خۆت ئاسووداکات؟ زۆر کەس زیاد لە حەد بیرکردنەوەی ئەرێنی گەوراکەن، زۆر کەسیش پیان وایە هیچ نییە. لە میانی تۆژینەوەمان لە چەند ساڵی ڕابردووە کە لەم مەجالا ڕاهێنانم بە خەڵکی کردووە، گەشتومەتە کۆمەڵە دەرەنجام. بیرکردنەوەی ئەرێنی ئەو واقعی هەیە نایگۆڕێت، بەڵام قووەتێک دەداتێ، هێزێک دەداتێ کە ئەو واقعە بگۆڕیت، واتە ئیرادەیەک بۆ تۆ دروستەکە کە واقعەکە بگۆڕیت. کاتێک ئێمە ئەرێنی بیرەکەینەوە، هەموو هۆرمۆنەکانی جەستەمان دۆپەمین و سیرۆتۆنین بە تایبەتی دەرەدرێت. هێزمانەیەتێ، دڵخۆشیمانەیەتێ، گەشتبینیمانەیەتێ بە نەتیجەکەی. و لە ئاینیشە ئێمە دەستەواژەیەکمان هەیە کە باس کراوە لە توراسی ئیسلامیە، ئەفەرمێت خوای گەورە بە بەندەکانی ئەڵێت ئێوە چۆن بیرەکەنەوە، من ئاوام لەگەڵتانە، لەبارەی منەوە لێخۆش بووم لێخۆش بووم، میهرەبانم میهرەبانم، توندم لەگەڵتانە عیقابتانە دەم عیقابتانە دەم. لە فیزیا شتێکی ترمان هەیە، لۆ ئۆف ئەتراکشنی پێڵن، قانونی جەزب. لە قانونی جەزبە ئێمە جەزب ببین بەو شتێک کە زۆر بیری لێکەینەوە. من شکستێنم، من خراپە بم، من نەخۆشەکەوم. پزیشکانی هاوڕێمان ئەفەرمونون کە لەم مۆسعی کۆرۆنایە زۆرێک لەو کەسانی کە تووشی کۆرۆنا بوون بەهۆی ترس و دابەزینی مەناعیانەوە بۆ بەهۆی ترسەکەوە. واتە بیرکردنەوەی ئەرێنی مەناعەمان بەرزەکاتەوە، ئیرادەمان ئەیاتێ، هێزی بڕینی ڕێگەکەمان ئەیاتێ، تێڕوانینمان بۆ مەسەلەکانە گۆڕێ. کاتێک کە ئێمە لە دوورەوە سەیری شاخێکەکەین زۆر گەورەیە، بەڵام کە ئەڕۆین هەنگاو کاتێکە زانین دوای 3 ساعت دوای 4 ساعت گەشتوونەتە لوتکەی شاخەکە. ئەو شتێک کە بەلای ئێمەوە ئەستەم بوو کە ئێمە بەقەت بەردێکێ بووین، ئێستا ئێمە لەسەر لوتکەکەین. زۆر باشە. بەڵام ئەوەی کە وەکو نموزج یان وەکو دابشکاری، ئەنی چەند جۆر لەمە بابەتی ئەم شێوە بیرکردنەوە هەیە. زۆر جار تۆ بەریەکەوتن لەگەڵ هاوڕێک کە زۆر ڕەشبینە، یان دەست نەداوەتە کارێک سەر پێ تەڵێ سەرکەوتو نابم یان سەرکەوتو نابی. ئەمانە چۆن پۆلێن کراوە لە ڕۆژانەستێکەوە؟ ژینگەی کار یان دەوروبەر یان هاوڕێکان گەورەترین کاریگەریان هەیە لەسەر ژیانی ئێمە. سێکمان هەیەڵێ تەرکیز بۆ هەر شوێنێ، یا کۆبیر بۆ هەر شوێنێ ڕۆشت، وزە بۆ شوێنە ئاڕات. یعنی ئەگەر ئێمە قەنەعەتمان وابێ کە ئەتوانین ئەو کارە بکەین، ئەوە ئەتوانین بیکەین، وزەمان ئەڕواتە سەرکردنی کارەکە. ئەگەر بە پێچەوانە شەو بیکەینەوە، هەموو تەرکیزمان بۆ ئەوە ڕە کەم کارە ناکرێ. یعنی
کاتێک کە من بمەوێ بڵم ئەم چاکەتەی من جوانە 1000 هۆکارە دۆزمەوە بۆ جوانەکەی و بە پێچەوانەیشەوە 1000 هۆکار بۆ ناشرینەکەی تر نازانم لە ئەسڵا خۆی جوانە یان ناشرینە بەڵام سپاسانەکەم بەڵام لە ڕاستیدا ئەم پرۆسەیە چۆن دروستە بێ سەرەتا ئێمە هەستمان هەیە کاردانەوەکانی بینین و بیستن و بۆنکردن و تامکردن و دەنگ لای ئێمە هەستێکەدا بە ئێمە ئەرێنی یان نەرێنی ئەم هەستە بۆ ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە بڕواایەکەدا بە ئێمە کە ئیتر قەنەعاتت بۆ دروستە بێت قەنەعاتت بۆ دروستە بێت ئەم شتە واتە پرۆسەکە بەم شێوەیە بیرکردنەوەی ئەرێنی هەستی ئەرێنی کاتێک کە هەستی ئەرێنی بۆ دروست بوو ئەو کاتە باوەڕی ئەرێنی بۆ دروستە بێت باوەڕ بەهێزترە یعنی ئیرادە لە دوای باوەڕەوە دروستە بێ کە ئەتوانی کارێک بکەی یاننا پرۆسەکە بیرکردنەوەی ئەرێنی هەستی ئەرێنی بیرکردنەوەی ئەرێنی بڕوای ئەرێنی کاتێک کە بڕوات بۆ دروستە بێ ئیتر بە دوایە چیت ئەکشنیت و ئەم سێ هەنگاوە زۆر گرنگە کاتێکە لە ژیانی ڕۆژانە لە هەر کاتێکە هاوڕێکەم خاوەنکارەکەم بەڕێوەبەرەکەم پێمەڵێ تۆ ناتوانی دوو ڕێگە چارەت هەیە یان بۆی بسەلمێنە کاتوانی یان لە هاوڕێتی ئەو دوورکەرەوە تا کارەکەکەی دوای پیشانی بە بەڵێ دکتۆر پێویستت بچێ بۆی بگەیت بە بیرکردنەوەیەکی ئەرێنی لا ڕووزانستیەوە چ ڕاهێنانەکەیە بۆی بتوانانی بیرکردنەوەیکی ئەرێنێت هەبێت توێژینەوەی زۆر کراوە لەم مەجالە نورتن ساڵمان عالمێکە مامۆستایە لە جامعەی هارڤارد نەزەریەکی دانا لە ئەساسی لەسەر بنەمای پۆزیتیڤ سایکۆلۆجی واتە سایکۆلۆژیای ئەرێنی واتە دەروونناسی ئەرێنی با بڵێن بە کوردەکەی لەسەر ئەمە زۆر ئیشی کردووە یەکێکە لە دامەزرێنەرەکانی ئەم لەقە لە زانستی دەروونناسی ئەفەرمێ پیرمامان هەیە مۆدێلەکە ئەو دایناوە کە لە میانی کارە لە ژینگەی کارە لەسەر ئەم مۆدێلە لەسەر ئەم پرنسپڵە بڕۆین ئەتوانین کاریگەری زۆر باشمان هەیە کاریگەریەکان چی؟ لە 133 قازانج و فرۆش زیادەکە لە 300 داهێنان زیادەکە و زۆری تریشکە لە میانی گفتوگۆکانە تیشتی ئەخرینە سەر پیرما چییە؟ پیرما کورتکراوەی کۆمەڵی وشەیە پی یعنی پۆزیتیڤ ئیمۆشن یەکەم جار هەستی ئەرێنی کارێک بکە کارمەندەکانت ئەندامانی خێزانەکەت لە ماڵەوە بیرکردنەوەیان ئەرێنی بێت سەبارەت بە ڕووداوەکە هەموو شتێ خوازراو نییە هەندێک شتیان ڕوودا ئەدان نەخوازراوە چونکە ئێمە بە درێژایی تەمەنمان لە ئەزمون و تاقیکردنەوە و پێگەشتن و گەشەسەندن و بەهێزبوون دەین هەر کاتێک تووشی ناڕەحەتیەکە بین ئەسڵەن زۆر کە سەڵێم ئەو کاتێک کە ئەکەویت گرنگترە بۆ فێربوون باش لەو کاتێک کە ئەڕۆی بەڕێگا بە شێوەیەکی تەندروست و سەرەکەوی بە پلیدانەکەنە چونکە ئەو کاتێکەوی کۆمەڵی هەڵەت بۆ ڕوونەبێتەوە کە کردوتە لە پێشترا پێشتر نەتزانیوە ینی دەرچووی بە دەرەجەیەکی مامناوەند یان ئینتاجێکتە بۆ مدیرەکەت ئافرین دەست خۆش بەڵام و کاتێک کە مدیرەکەت هەڵێ نەخێر بە خۆت ئاچیتەوە کۆمەڵی نەخێرت بۆ دروستە دووبارە ئەبیتەوە بە خاوەن هەستی ئەرێنی هەستی ئەرێنی یەکەم پایە و بناغی دەستکەوتە لە کارە دوای ئەوە ئینگەیجمنت چییە؟ بەراوردێک کراوە لەسەر ئینتاج بڕی بەرهەم لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت لەگەڵ کۆمپانیا حکوومیەکان توێژینەوەکە لە وڵاتانەی خۆمان کراوە لە کەرتی حکومیە بە حکمی مۆزەف زۆرە و کۆمپانیەکانیش زیاتر بەرە و بە کەرتی تایبەتکردن ئەڕۆن کارمەند و مۆزەفی کەرتی گشتی زۆرینیان لەگەڵ ڕێزمان بە هەمویان زۆر ماندوون زۆر معاناتیان هەیە بە تایبەت لە ئێستا کاریان کەمە واتە لە 8 سعاتی ڕۆژانە و 40 سعاتی هەفتانە کاریان کەمە ئەم مۆزەفانە ڕێژەی خۆکوشتن تایانە بەرزە پرۆدەکتیڤیتی تایانە بەرزە نزمە و نەخۆشیە دەرونیەکان لە ئاستێکی بەرزایەتیان کێشەی نەخۆشیە دەرونیەکان لەگەڵ نەخۆشی جەستەیی ئەوەیە من ئەم ڕۆتوشی هەڵامەت و سەر ئێشەیەکە بم پەیوەندیەکەم بە شوێنی کارەکەمە بوو بورە ئەمڕۆ ناتوانم بم بەڵام کاتێ تووشی نەخۆشیەکی دەرونیە بم یان سەرەتا تووشی حاڵەتێکی نەخوازراوی دەرونی ئەبم بۆ ماوەیەکی کاتی بە خۆم نازانم دەوروبەرەکەشم پێم نازانن وە کراوە بە عیبە لای ئێمە ئەگەر بڵێن نەخۆشی دەرونیم هەیە بۆ یە کەسەکە بەردەوامە بێ تووشی حاڵەتێکە بێ پێڵێن بێرناوت چۆن گڵۆپێک ئەسووتێ لە ئیشەکەوێ کارمەندەکە لە کاتی ئیشە لە ئیشەکەوێ باشەکەر ئەوگەروا باسی بکەین ینی ئەم بیرکردنەوەی ئەرێنی بێگومان مقابلەکەی کە نەرێنیە لە ڕووی دەرونیەوە چۆن مامەڵی لەگەڵ ئاکریا یاکو نەخۆشی دەرونی مامەڵی لەگەڵ ئاکریا کرد کەسێک ڕژبین بێ یان زۆر شتەکان لێک بداتەوە یان هەمیشەوە بزانێت
هەموو خەڵکێکی ئەم شوێنی کاری کە لەگەڵیاتی بە خراپ سەیریەکەن شتێکی ئەو هەڵەیەکی هەیە باسیەکەن ینی چۆن مامەڵی لەگەڵا کراوە چۆن بیری لەسەر کراوەتەوە بەڵێ کۆشنەرێکەیە کۆمەڵێک موسائلەیە 30 پرسیارە پزیشکی دەرونی یان چارەسازی دەرونی ئەیا بە سەرجەم کارمەندەکانی کۆمپانیا ئەبێ ئەمە بکرێت کاتێک مۆسەفێک تەعینە بێ لە شەریکەیەک لە شوێنێکە کۆنتراکتێکی ئەتیادی هەیە پێڵەن فیزیکل کۆنتراکت بەوە ماف و ئەرکی مۆزەفەکە و کۆمپانیەکە دیاریەکە شتێک کەمانێ پێڵن سایکۆلۆجیکل کۆنتراکت کۆنتراکتی دەرونی کە ئەمە بە فعلی کارمەندەکە بە کۆمپانیەکەەوە ئەبەستێتەوە زۆرجار ئێمە نازانی لە کۆمپانیایکی زەبەلاحە ئەندازیارێکی ئاسبەرزی زۆر پێویست لە پڕوازێنێ بۆچی لە بەروی دەمێکە لای ئەم کۆنتراکتە سایکۆلۆجیەکە بچڕاوە بەهۆی هەر هۆکارێکەوە بێت ئایا شکاندن بێت تەشجیع نەکردن بێت پاداش نەدانەوە بێ نرخاندن بێ بۆ کار و دەستکەوتانی کە ئەو کردوێتی لە نادیدەگرتنی بێت هەموو ئەمانە واکە کارمەندەکە بڕوە بۆیە گرنگە بەڕێوەبەری سەرچاو مرۆیەکان لە شوێنی کارە ئەم موسائلەیە 3 مانگ جارێک ئەگەر توانی مانگی جارێک بیکە کۆمەڵی پرسیارە لە کارمەندەکەیەکە بەما بۆی دەرەکەوێت کە ئەم کارمەندە خاوەنی هەستێکی نەرینیە تووشی ڕەژبوونی بۆ لەم کۆمپانیا بێتاقەت بۆ لە کارەکەی یاننا و ئەگەر بۆ ماوەی 15 ڕۆژ کۆمەڵی ئاڕازی هەیە نامێت لایەنە پزیشکی دەرونەکەی باسکەم چونکە لەسەر تەوەرێکی ترین زیادبوونی کێشی کەمبوونەوەی کێشی کەمبوونەوەی ئیشتیهای خواردنی زۆر بە خێرایی هەڵچوونی درەنکەوتنی لە کاتی دەوامە جێبەجێ نەکردنی کارەکانی بەبێ هۆکارێکی معقول ئەمانە هەمووی مؤشرین کە بزانین کارمەندەکەمان ڕەنگە بەرە ئەو بڕات تووشی نەخۆشی دەرونی بێت توش بێت جگە لەو 15 پرسیاری ئەو پرسیاری کە دەڵێی پێویستە لا شوێنەکاندا بکرێت کە کارمەندیان هەیە بۆ کارکردن چ ڕێگایەکە بۆی زەمینە سازی بکرێت بۆ ئەوەی کارمەندانی ئەو شوێنە هەست بە ئەرێنی بوون بکەن کارەکەیان خۆش بێت ڕێگاکە گەڕینەوە سەر مۆدێلەکەی پێرما وتمان پی پۆزیتیڤ ئیمۆشن بیرکردنەوەی ئەرێنی ئی ئینگەیجمنت تەوزیفکردنی مۆزەفەکە هەوڵ بە ئەو 8 کاتژمێری لە کارایە لە کارا بێت لە کارایە لە کارە بێت واتە کات نەکوژێت ئیشی بدەرێ ئەگەر 6 ساعت پێویست پێێتی 2 ساعتەکەی کە ئەمە مستەڵەحێکمان هەیە لە ناو جیهانی کارە بەکارێنین کارمەندی هەستەکەین بێتاقەت بۆ لە ئیشەکەی چیتر ناتوانێت داهێنانکە ئەینەرین بۆ شوێنێکی کە ئەینەرین بۆ بەشێکی کە یان ئەینەرین بۆ ترینینێک یا ئەینەرین بۆ هەفتەیەک پشودان ئەمانە هۆکارن بۆی کارمەندەکە بگەڕێتەوە سەر سکەی داهێنان و پرۆدەکتیڤیتی بەرهەمهێنان دوای ئینگەیجمنت مۆتیڤیشن هاندانی کارمەندەکە کۆبوونەوە ئاکرێ کارفوری فەڕەنسی لە هەموو لەقەکانی لە عالەمە ئەمە تەطبیقەکات شتێکی زۆر جوانە زۆر سادەشە کاتێک کارمەندێکی باشترین ئەدایی هەیە لە مانگی 2021 لە سیوەکیەکە ڕسمێکی ئەو ناوەکەی و پرۆفیشنەکەی واتە وەسفی وەزیفەکەی هەڵەواسێ لە بەشەکەیە ئەم کارمەندە باشترین کارمەند بووە دینارێکی نێوپی لەوانەیە 5,000 تێبچێت پرنتکردنی تابلۆیەکی ئاوا بە ئایفۆر و هەڵی واسیت ئەمە خستنە بەرچاوی کارمەندەکانی ترەکەم کارمەندە چالاک بووە لە بیدایەتی کۆبوونەوەکانی بەڕێوەبەرەکانە ئەنجومەنی بەڕێوەبردنە بەڕێوەبەری جێبەجەکان لەم کۆبوونەوەانە ناوی ئەو کارمەندانە ئەو ستافێک کە ئیشی کردووە دەستکەوتی هەبووە بیهێنە ڕێگەیەکی تر هەیە بەڕێوەبەری باش ئەچێ سەردانی کارمەندەکانێکە بێ زەحمەت بەڕێزت لەم هەفتەیە گرنگترین کارێک کردبێتت و دڵت پێخۆش بوو بێت چی بووە بەمە بۆ دەرەکەوێ ئەم کارمەندە لەکوێ مشجع بووە بۆ دەرەکەوێ لەم جۆرە کارانەی بەرێ زیاتر تەشجیع بێ زیاتر مۆتیڤی دەبێ ئەی ئەکۆمپلیشمنت ئەگەر کارمەندێک لە ژینگەی کارە هەستی کرد ئینجازی هەیە دەستکەوتی هەیە توانیوێتی شتێک بکات شتێک بەدەست بێنێ بۆ خۆی یا بۆ کۆمپانیەکەی مادی یان معنەوی ئەم کەسە هەستێکی ئەرێنی زیاتر لا دروستە بێ بەرهەمهێنە بێ حەزەکەم ئیحساکان و خۆی بخەمە ڕوو لە 33 بەرهەمهێنان زیادەکە لە 150 حادیسەکانی شوێنی کار بەتایبەت لە مەجالی کۆنسترەکشنە یان لە معمەلەکانە سیفتی ئینجری پێڵێن ڕووداوەکانی شوێنی کار ئەمانە کەم ئەکاتەوە لە 300 وتمان ئینۆڤیشن و داهات زیادەکە لە 143 بەرهەم زیادەکە لە 163 سترس یان دڵەڕاوکیە یاخود دواتر دپرشن کە ئابە خەمۆکی کەمەکاتەوە هەموو ئەم ئەحسایانە زائیدن کۆمەڵی ئەحسایی تر لە 140 کارمەند
بەخۆشی مۆزەفەکەی تەنیشتیەوە لە شوێنی کارەکەیتی بۆیە تیمیش یەکێکە لە بناخە بەهێزەکانی کارکردن بە گرۆپ بەڵێ کارکردن بە گروپ یەکێکە لەوانەی کە ئەرێنی بوون زیاد دەکە ئینتاژ زیاد دەکە. ئێمە بۆچی باسی ژینگەی کارەکەین؟ چونکە لە ژینگەی کارە بەرهەم گرنگە، لایەنی مرۆیی گرنگە، ژێرخانی ئابووری وڵات گرنگە. باشە کۆمپانیای یاهو یەکێ لە شکستەکانی کە لە 2005 ویستی گوگڵ بکڕێت، ئێستا 1% گوگڵ نابێ بەهاتی. یەکێ لە شکستەکانی ئەم پیلەرە بوو، ئەم پیرمایە بوو کە جێبەجێ نەکرد لە کاردا. باشەوەی کە بۆ نمونە لە دامەزراوەکانی ئێمە لە فەرمانگەکانی ئێمە لەو کۆمپانیانی کە زۆرتر تۆ تەرکیزت لەسەر کەرتی تایبەت بوو، چونکە زۆربەی وڵاتان ئێستا کار لەسەر کەرتی تایبەت بەرەو ئەوە چن. لای ئێمە چۆن کار لەسەر ئەمە کراوە؟ دامەزراوەکان و فەرمانگە و تەنانەت شوێنە حکوومیەکان ئایا بوو ڕێکار و شێوەزانستێک مامەڵان لەگەڵ تیمەکانیان فەرمانبەرەکانیان کردووە؟ زۆر جار مەسەلەن بۆ تۆ باسی تیمی کردیت، ئەو کەسی کەسە پەرشتیاری تیمەکە کە ڕۆڵی زۆرە، یان ئەوەی کە کەسی یەکەمی فەرمانگەیەکە ڕۆڵی زۆرە ئەوەی کە وەکو تۆ توێژینەوە لەسەر کرد بیان بە دوای ڕۆشتبی. لێرە ئەم گرفتەکانی ئەم دامەزرا و فەرمانگانی ئێمە چین؟ تقریبا 4 ساڵە دیراساکەم بە وردی لەسەر کەرتی گشتی. من خۆم کارمەندم لە کەرتی گشتی، مامۆستای زانکۆم، لەگەڵیشە لە کەرتی تایبەت بزنسی خۆم هەیە و لە کەرتی تایبەتی ئیشیشەکەم لەگەڵ شەریکاتەوە کە فریلانس. لەم سێژینگەواتە بزنسی خۆم، کەرتی تایبەت، کەرتی حکومی بەراوردێکی زۆرم کردووە لە بینێنە. ئەوەی ئێمە لە کەرتی حکومیە هەمانە ڕووی دەمن لە بەڕێوەبەرە بەڕێزەکان. هەر لێرەوە پێتان ئاڵێم کێشەیەکی گەورە لە زۆر بەمانە هەیە، ئەوش ئەوەیە میس مانجمنت، خراپ ئیدارەکردن. یعنی کارمەندمان هەیە ئیجبار بۆ بۆی هەفتەی 40 سعات کارکە لە کەرتی گشتیە، ئەڵێ بەس ئیشم بدەنێ. باشە من دانیشە هەر مردم بەسەر ئەم کۆمپیوتەرەوە یان لە ئۆفیسەکەمە چاوەڕێی ئەوەم ئیشێکم پێ بسپێرێ. هەمان کارمەند بە هەمان ناوی سیانی، نەک بڵێن کارمەندی هەمان بەش، هەمان شەخص لە کۆمپانیایەکی ئەهلی بە 4 بە 5 بەرامبەر کاری کردووە، ئینتاجێکی زۆری بۆ ئەو گەڕانێتەوە، بۆ ئەو کارتە تایبەتە جێڕاوەتەوە. لە کەرتی حکومیە گەورەترین مشکلەمان میس مانجمنتە، ئیدارەکردنی خراپ. ئیدارەکردنی خراپیش بەهۆی چیوەیە؟ هەموو بەڕێوەبەرەکان بە کەفاءەت دانانرێن لە شوێنی خوان، کە ئەڵێم هەمویان مەبەستمەوەی هەمویان بەم پێوەرە ناڕۆن، واتە زۆری نەیان بە پێچەوانەیان پێوەرە ڕۆن. هەندێکمان هەیە بە کەفائی خۆی سەرماندووە کە 1001 شەڕ و تەنگ پێ هەڵچنین و بربەست ئەخرێتە بەردەین. بەڵام کەمینەیەکی زۆر کەم لەوانەی لە کەرتی حکومیە بەتوانە و لێهاتوی خۆیان ڕۆشتون و بە جوهدی شخصی خۆیان کار و هاندانەکەن لەسەر خوار خۆیان ئینتاجێکی زۆر باشیان دروست کردو لە شوێنی کارەکەن. هەر لە زانکۆی سلێمانی و دەست پێ بکەم تا زۆربەی موسسەکانی تر کە هەمانە. واتە ئەگەر ئێمە تەنها بەڕێوەبەرەکان ڕاهێنان پێ بکەین، چاکیان بکەین، زۆرێ لە مۆزوعەکان کاریگەریەکی زۆر باشەکە، چونکە لیدەر کاریگەریەکی زۆری هەیە، پێشەوە سەرکردە لە شوێنی کارە زۆر کاریگەری لە مەسئول شعبەیەکەوە بیگرێت تاکو مدیر عامی شارێک یا مدیر عامێکی دیوانی وەزارەت ئەگەر ئەرێنی بوو، ئەگەر ئیجابی بوو، ئەگەر هاندانی هەبوو بۆ وانەی خوارخۆی، سوپاس و دەستخۆشی و پێزانینی هەبوو، ئەو مؤسسەیە بەرەو پێشەوەڕە. هەمومان ساڵانی ڕابردووی سێ کابینەی ڕابردووی حکوومەتی هەرێممان بیرە، بینیمان چەند وەزیرێک توانیوان ئیشی جوانکەن بەم هەموو گەندەڵیەوە کە هەیە، چەند وەزیرێکیش کە ئەنەما نەبوو بن لەگەڵ ڕێزما بهن. لە کەرتی تایبەتە چۆنە؟ لە کەرتی تایبەتە کۆمپانیا گەورەکان ئاگاداری لافارجم، ئاگاداری کارفورم، ئاگاداری ئاسێسەڵم کە لە نزیکەوە بەریەکەوتمان هەیە لەگەڵ ئەم کۆمپانیا. ئەم کۆمپانیانە کەم تا زۆر بە پێ و بودجێ بۆیان دانراوە، بە پێی تێگەشتنی مدیر و مدیری بەشەکان لەم بابەتە بودجە پارە تەرخانەکەن بۆ دەورات، کارمەندەکانیان ئەنێرنە دەرەوەی وڵات، کارمەندەکانیان لەناو خۆی وڵاتە تەدریب پێکەن. هەتا جارێکیان مدیرێکی ئەجنەبی لەگەڵ کۆمپانیاکە ئێمە هات گرێبەستێکی کرد، کاتێکە مستەوای تەدریبی ئێمە بینیم دوای وتی من پارەیەکی زۆرم لە کارمەندە سەرف کردو نردومە بۆ ئوردون بۆ هەمان دەورە. ئەگەر بمزانێ شتێکی وا هەیە مۆزەفەکەم هەر لە ئیشا بوو بەرهەمی بۆ من زیادێ کرد و ئەشیتوانی زیاتر خزمەت بە من بکات. شەوی کە وەگو قسەی کۆتاییمان بێت
لە ئەم سەردەمی کۆرۆنایە باسی نمونەیەکە لەسەر کۆرۆنا کرد کە ترس چەند کاریگەری دروستەکات بابەتەکە چۆن چ گۆڕان کارێکی بەسەرهاتووە لەسەر مۆزوعی ترس ئێمە کائینێکین کە لە ژێر سیستمێکی هۆرمۆنیا کارەکەین واتە ئێمە لە ژێر کۆنتترۆلی کۆمەڵی هۆرمۆنی زۆرە ئەو هۆرمۆنانی کە کارەکەن لەسەرم بابەتانە پیانوترێت نیرۆترانسمیتەر واتە گەێنەری دەماری یا گەێنکەی دەماری کاتێک کە ئێمە شتێک ئەبینین بە چاومان دیمەنێکی جوانە بینین سەوزاییە گوڵ و گوڵزارێکە بینین بۆنێکی خۆش هەست پێەکەین ئەم پەیامە ئەڕوا بۆ مێشکمان لەوێ هۆرمۆنێکمان هەیە ئەم هۆرمۆنە دەرەدێ هۆرمۆنی دڵخۆشی سیرۆتۆنین ئەم کەسە هەست بە دڵخۆشیەکە دەستەواژەیەکیان بۆ داناوە لە شوێنی کارا پێڵەن فلۆرشین یعنی نەبزەیەکی زۆر گەورە یعنی بەس بە دڵخۆشکردنەها زاراوێکمانەڵێ من ئەمڕۆ جەوم هەیە هەرچی پێڵێڵێ بەسەر چاو یعنی ناڵێ هیلاکم ناڵێ برسیمە ناڵێ تینیومە ئەڵەی سەعاتە ئیشەکات فلۆرشین بۆ ئەوە دانراوە پێچەوانەکەی چۆن کاتێک کە ئێمە پەیامێکی سلبی بە خۆمانە دەین سیستمی بەرگریمانەڵێ تەواو دوژمنێکی بەهێز هاتۆ ڕوبە ڕوومانە بێتەوە زۆربەی حاڵەتەکان چییە؟ تەسلیم بوونە زۆربەی حاڵەتەکان تەسلیم بوونە لە کەمێکی حاڵەتەکانە مرۆڤ بەرگا ئەگرێ یان بەختێ بێت توش نابێت خۆ لە ئەسڵە سیستمی بەرگری توانای مقاومەکردنی ئەم ڤایرۆسانەی هەیە لە دوورمەودایە بەڵام ئێمە وای لێکەین بەهێزەکەین ئێمە ورەیە ڕوخێنین بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو پەیامەی کە یین بە مێشکمان واتە نەترسین شتێک هەیە مێشکمان درۆ ڕاست لێکتری جان ناکات ینی ئەگەر تەحلیلی زمانی جەستە نەکات بۆ پەیامەکە لە زۆربەی حاڵەتە باوەڕی پێهێنێت تحلیلی زمانی جەستاکە یەک تۆ زیاترە چێتە پێش یەک تۆ زۆر دەبێتەوە ڕەنگە ڕاست بێ ڕەنگە ئەویش کەمە دەماویست کە زیاتر لەگەڵ بین بەڕاستی من بۆ خۆم سوودم بین لە گفتوگۆکەمان دکتۆرێ من حەسەن ڕایەنەری گەشە پێدانی دامەزراوەی سوپاس بۆی کامڕۆ لەگەڵمان بووی پۆشیکردنەوە و ڕوونکردنەوەکان دەبارەوە بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونیتان زۆر بەخێر بێت